ئازیزان خۆشەویستان سڵاوی خواتان لێبێت. بینەرانی کەناڵی دیمان لە هەر شوێنێکن سڵاو و ڕێزی ئێمە قوبوڵ و فەرمونون. ئەم شەو هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تری بەرنامەکەتان، بەرنامەی ئاوازی ما. پرۆگرامی ئاوازی ما بەردەوامە. خۆشەویستان، میوانانی ئەم شەو زۆر تایبەتن. میوانە بەڕێزەکانمان بریتین لە هونەرمەند و دەنگبێژ و دەنگخۆش و موزیسیان ژەنیار کاکاروانی نەی. یاخوا کاکاروان بەخێویت، گەورەت کردین. هەتا ئێرە بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا میدیاجان، سپاس بۆ تۆ بۆ ئەم پرۆگرامە جوانە. خۆشحاڵم بۆ یەکەمین جار لێرەوە لەم کەناڵە جوانەوە لە پرۆگرامەکەی تۆ میوانم و لەگەڵ هاوڕێیان و مامۆستایانی خۆشەویست، هاوڕێیانی موزیسیان و لەگەڵ ئەم گروپە جوانە و هاوکات لەگەڵ هونەرمەندی گەورە کاکاری ئەزیز. بەڕاستی ئەم شەو گەورە بووم لەگەڵەوە خۆشەویستە و لەگەڵ جەنابتانم. ئێوەش بەڕامەکەتان جوان کرد. یەخوا بەخێر بن، سەرچاوم. بەڵێ بەڕێزان، میوانی خۆشەویست، ئەکتەر و شانۆکاری دێرین کاک قادر جەلال تەشریفی هێناوە لە شوێنەوە ڕاهاتوو بۆ ئێرە. هەتا ئێرە بەخێر بە سەرچاومان. کاک خێر بەخێراتیت. زۆر زۆر سپاسی جەناب دەکەم، سپاسی ئامادەکار و پێشکەشکاری ئەم بەرنامە جوانەکەم. سپاس بۆ بەڕێزشتان. هەموو ئەو ئازیزانی لە پشتی کامێرە وەستاون، بەڕاستی ئەوانیش ماندۆ بن. هیوادارم ئەم بەرنامەیە جێ ڕەزامەندی بینەرانی خۆشەویست بێ و سەرکەوتوو بینەوە و بەرنامەکانی پێشووتر. سپاس بۆ جەنابە، بە ئومێدی خوا بە پشتیوانی جەنابتان. بەڵێ بەڕێزان، هەروەها بە بەشداری گروپی موزیسیان ئەو بەڕێزانە کە شەوانە میوانی دڵەکانتانن، میوانی چاوەکانتانن، میوانی ماڵەکانتانن. هەروەها خاوەن ماڵەکانیش ناڵین میوان کە بەشەکن لە گروپی هەڵپەرچەی ئەستێرەکان. شەوانە لەوانیش میوانداریمان ئەکەن، لەوانیش هەرجارەی چەند ئەندامێکیان دەبنە میوان. خۆشەویستان، ئەمەوێ بڵێم با بگەڕێنەوە بۆ سلەیمانیەکی گچکە، سلەیمانیەکی بچووک. ئەچین بۆ کۆڵانە باریکەکانی گاوران، مەڵکەنی، چوارباخ، سەرشەقام. بەژێر چوقمێکا ڕەت ئەبین، ئەگەینە قسنێک دادەکەینەوە، لەسەر خواجانشینێک دادەنیشین، پشوویەک دەدەین. دیسانەوە دەچینە مزگەوتێک بۆ ژێر کەپر و مێوەکەی، بۆی لە ئاوی مەرکانەکە بخۆینەوانێ. دواتر دەچین لە کڵاو ڕۆژنەی هۆڵەکەوە سەیرێکی ئاسمان دەکەین. کەنە کەس ڕائەدێرین بۆ جریوەجری چۆلەکەی گوێسەبانەکان، یان نەخێر هەندێک جار دەچینەوە ژێر دارتووەکە، دەچین لای مەرکانەکە، دیسان ئاو دەخۆینەوە. خۆشەویستان، مەبەستم ئەوەیە کەمێک دوورکەوینەوە لە ئالەمینیۆم، لە جادەی قیر، لە تەکنۆلۆژیا، لە ئۆتۆمۆبیل. بێنەوە ناو کولتورەکەی جارانمان، بێنەوە ناو دنیا دێرینەکەی جارانمان. ژیانە ساد و ساکارەکە هەر بۆیە ئەم شەو میوانەکان تایبەتن، چ وەک شانۆکار و درامە کە دەمانگێڕنەوە بۆ ڕۆژگارەکانی جاران کە ڕەش و سپی دنیامان دەبینی، بەڵام دنیایەکی ڕەنگاوڕەنگیان پیشان دەدەین بە نواندن و تەفسیلەکانیان. دێنەوە ئەم لا بۆ لای کاکە کاروان بەزایەڵە و ناڵەی نایەکەی کە گوێی هەمومانی خۆرۆشانووە و ئەم شەو بە دەنگە خۆشەکەی کە بەرابەرە بەرامبەر بە نایەکەی. زایەڵە لە دەنجا هەیە و حوزن لە دەنجا هەیە و دەنجێکی خۆش و بەتام. بەو ئومێدەی ئەم شەویش بتوانین جێدەستمان بەجێ بێڵین، مشتێکی تر خەینە سەر خەرمانی پڕپیت و بەرەکەتی هونەر و ئەرشیفی کوردی. بەڵێ هەر بۆیە درێژەی ناینە دۆزیاتر، ڕاستەخۆ دێنە ناو ماڵەکانتان بە گۆرانیەکی کاکاروان. کاکاروانجان چی دوو ئامادەکردین؟ بزانین یەکەم گۆرانی چییە؟ وەڵام مامۆستا میدیاجان لەگەڵ خۆشەویستان، حتمان ئێمە کە دێنە پرۆگرامەکان ناکرێ مامۆستایانی گەورە لەبیر بکەین. بەڕاستی یەک لەو مامۆستا گەورانەی کە من
حەزم کرد گۆرانیەکانی بڵێمەوە مامۆستا عەباسی کەمەندی بوو مامۆستا عەباسی کەمەندی بەڵێ گۆرانی سڵاو لە ئاوێر سڵاو لە سنە سڵاو لە گۆڕی پاشی ئەو پیاوە نەمرێ بەڵێ گۆرانی تو چاوت نێشەمان ئامادە کردووە و ئومێدوارین گۆرانەکە بە جوانی بڵێن و جێگای ڕەزامەندی ئێوە و خۆشەویستان و بینەری ئەم کەناڵە جوان دڵنیام هەروە دەبێ بەڵێ فەرمونون خۆشەویستان ئەوە کاکاروان و گۆرانیەکەی کاک عەباسی کەمەندی علی و بەکەی پایە بەچەو من بێژێ کە زەیژێ حەیفایە بەچەو من بێژێ کە زەیژێ حەیفایە خودا نەکردن دیە و بکاوێیە خودا نەکردن دیە و بکاوێیش دیەی من لە دیەی دیە و بداوێیش دیەی من لە دیەی دیە و بکاوێیش خدا نەکردایە خدا نەکردایە بەوە گیانە بۆی و هەر بەڵا نسیم دوشمنانت بۆی و هەر بەڵا نسیم دوشمنانت بۆی و کاڵی بۆ خاتر ئەواڵەن لە کۆی کاڵی بۆ خاتر ئەواڵەن لە کۆی هەرگیز نەبینم داوی دیەی تۆی هەرگیز نەیبینم داوی دیەی تۆی هەر دەردێ بۆ تۆیە بێتە خوارەوایە ئەکێشم بە گیان وەسەر بارەوایە ئەکێشم بە گیان وەسەر بارەوایە چاوی تۆ قیبلەی عیشق و دڵداری چاوی تۆ قیبلەی عیشق و دڵداری چاوی من چاوگای گریان و زاری چاوی من چاوگای گریان و زاری دەستان خۆش بێت دەمت خۆش بێت سپاس مامۆستا گیان سەرکەوتووی هەمیشە و دایم سپاس زۆر جوان بوو دەست خۆش بەیاخوا بەڵێ خۆشەویستان بەردەوامین ئاوازی ما بەردەوامە لە کەناڵە جوانەکەی دیمەنەوە کا خێرجان دووبارە بەخێر بێ سەر و سەرچاومان زۆر سپاسی بەڕێستانەکەم
کا قەهرەمانەیە هەمومان ئێمەش و بینەرە خۆشەویستەکانیش بجێڕیتەوە بۆ سەرەتای شەستەکان هەتاکو ئەم سات وەختی تیاژین چۆن دەست پێ بکەین و چۆن بگەڕێنەوە چۆن بێنەوە ئێستا لە ڕابردووە چۆن بێنەوە حازر ئەمێ بڵێم سەرەتا و دەستپێک و دەست بەکاربوونی شانۆگەریەکانت ئایا یەکەم دراما یا یەکەم شانۆکەی بوو بۆ چه شانوێ بوو لەگەڵ چ گروپێکا بوو چی بوو ئەگەر هەندێکمان بۆ باسکەیت ئەلبەتە ئەگەر کەسێک لە کەشوهەوایەکی هونەریە بژی لە شارێکی زیموی وەکو شاری سلێمانیا بژی کە هەموو جۆرە کانی هونەری تایە لە مۆسیقا و لە گۆرانی و لە شێوەکاری و ئەلبەتە نواندنیش بەشێکی تری ئەوەیە کە من باسیەکەم هەر لە مناڵیەوە جارێکیان باوکم بۆی باز دەکردم خاڵی خۆش بێ و خاڵی خۆش بێ سپاس دەکەم دانیشتم جۆم لە شانۆگەریشی خاڵی خۆش بوو هونەرمەندی گەورە ڕەفیق چالاکە گرت ئەو یادی بەخێر هەزار جار یادی بەخێر لە ڕێگای ڕیکۆردەرەوە یعنی تەلەڤیزیۆن نەبووە تەجیل کرابوو جۆم لێگرتەوەوانە کەسیان وەکو من بە تەرکیزەوە گوێی لە کام شانۆگەری بۆ گەبی شانۆگەری پیسکەی تەرپی ئەسانوسینی مۆلێرە بەڵام وە وەرگێڕاوە خەڵک وازانێ کوردێک نووسێتی ئەویش بە ئازایەتی و بە زیرەکی ئەو هەرمەندە گەورانەی وەک خوالێ خۆش و ڕەفیق چالاک و خوالێ خۆش بوو نوری وەشتی و خوالێ خۆش بوو تاها خەلیل و یادیان بەخێر یادیان بەخێر هەزار جار لەوە باوکم دیقەتی ئەمەی تۆ بۆ ئەوە بە تەرکیز جۆ لەم شتاگری مەڵایی باوکە شتێکی زۆر خۆشە ینی جێڕانەوەکەی کە جۆ لێ بێ وەک دیمەنێتە بەرچاوە لەوەنە ئەدایان خۆش بوو لەکان خۆش بوو وتی یەک شتێ پێ بڵێم حەزەکەم بابزانی بەڵێ وتی ساڵی 47 من لەگەڵ کۆمەڵی گەنجی کە شانۆگەرێکمان ئامادە کردبوو لە چاخانەی حەمەڕەق لایەکی کرابوو بە شانۆ شانۆگەریەکە ناوی دڵدار و پەیمان پەروەری بوو لە نووسینی خوالێ خۆش بوو شاعیر ئەلیف باهەوری وتی من ڕۆڵی تەتەرمە بینیتە باوکت ئەمە بە ڕەحمەت بێ بەڵێ اینجا ئەڵبەتە بڵێن بە دوادا چوون بۆ ئەو شتانە کەکەی لە خۆتەوە هەستێکە لە لای دروست دەبێ ساڵی 61 بەبیرمیە خوشتێکم لە خۆم گەورەتر بوو لەسەر شانۆی پەروەردە ئەو سا معریفیان پێوە بەرابەر مزگەوتی گەورە کاسەمۆڵی ئێستا کاسەمۆڵی ئێستا بەشێکی لێکرا بوو بە شانۆ ئەوسا شانۆگەریەک لەسەر ڕۆژی جەژنی دار و دەرخت دەکرا هەر کەسیان بە جۆرە درەختێک گیانیان پۆشی بوون بەڕاستی کەسەکە خۆی بڵین شانۆگەریەکە باسی لە خۆشەویستی ژینگە کرد کەسێکی تەمان هەمووی مناڵ بوون یەشێکی لەوانە جلی پیاوانیان لەبەر کرد هەر کچیش بوو سمێڵیان بۆ کردووە تەورێکەوە هات بۆ لای هەر درەختێکە چوو تەمان هەر هەمووی پنێکی زۆر زۆر جوان بوو ئەچوو بەلای مەسەرەن درەختی گۆیژە چوو بیپڕێ ئەوت من دار گۆیژم من سێبەرم هەیە بۆ سروشت ئۆکسجینێم بە سروشت هەروە بێتەوە ئەو بەرهەمەکەی من بۆ فلان نەخۆشی فلان نەخۆشی فلان نەخۆشی باشە ئیتر چۆن دڵێ من نەبڕیتەوە ئیتر مەسە پەشیمانە بۆ چۆ لای درەختێکی تر ئەوەش کە سیرمە کرد سەرنجی خەکەکەی ڕاشەشا و چەپڵیان بۆ لای منش خوشکەکەمی شەکەلەوانی کە لە شانۆگەرێکە ئامادەکەەوە خێزانێکی هونەرپەروەر وەمانە لەخوا بەڵێ ئیتر وردە وردە ئەلبەتە دیارە سروشتی ئینسانیش بۆکو عاشق وەکو بەهرەیە کە تیا دروست دەبێ هەر لە مناڵیەوە حەزم لە لاساییکردنەوە و کۆمەڵێک شتی ئاوا بوو کە ساڵی هەفتەی بەستەرە هات بوو بە کرانەوەیکی زۆر بۆ ئەوەی کە هونەر بڵین ساحەیەکی گەورەی بۆ بکرێتەوە هەرچەنە پێشەوە من لە 68 و 67 ئەوانە
وەک بینەرت لەبەری مناڵ بووم بەڵام هەفتا وەک خوێنەوەی بەیانی 11,000 مەجالێکی زۆر باش بۆ شانۆ و درامای کوردی ڕەخسە وەکو بوارەکانی تریش بڵێ ئەوسا من چوومە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەشی شانۆ لەوێ چەند کەسێکی تیا بوو کە ئێستا ئەمە باسی ساڵی هەفتاکە بیرمان هەفتا بەڵێ لە ژیانە ماون هەنیشان خۆلیان خۆش بێ یەکەم شانۆگەری کفر ئەحمە بوو لە هۆڵی قوتابخانەی سوورچێ و لە جادێ ئۆرزی خوار مزگەوتی حاجی حەم ئەلویا کرا ئیتر لەوە تۆ ڕۆڵی چی دەبینی کەسایەتی چی بوو کەسێتەکەی تۆ چی بوو لەوێ وەڵی ئێمە بیدایەت لەبەرەوەی کەسایەتەکان جۆرا بوو کاستینی بۆ دانرا هەرێکی کەسێکمان دەوریی ئەومانە بینی ئێمە سەرەتای ئەو کاتەش بوو هەرامەر جمهورۆکە پستاوی شانۆکەی نوان نەکەیت یەکەم جار تەمان تۆزێک ترسێ لە ئینسان لەبەرەوەی تۆ زیاد لە 200 کەس تەماشا دەکات ئەبێ هەڵا نەکەی لەبەرەوەی تۆ ڕاستە خۆی هیچ هوەرێک بەقی هوەری ڕاستەوخۆ لەگەڵ جمهورە قورس نییە بۆ ئینسانە بێ تۆ کۆنتۆڵی خۆکەی بەڵام من سەرکەوتنیکی چاکم هێنای شێک ملەوانی کە 11 خەڵاتیان نامێ زۆر زۆڵم دەستخۆش بەڵێ خۆشەویستانە گەڕێنەوە خزمەت کاقایر چین و لای کاروان جارێ کاروانجانە زام جەنابەت چۆن تۆ گۆرانی بێژووی لە پێشایە ژەنیار بوویت ئەگەر گۆرانی بێژ بوو چۆن ئاوێتە بووی لەگەڵ نایەکەت ئەگەر نایژەن بووی چۆن ها بە خەیاڵتە کە تۆ دەنگت باشە گۆرانی بچڕیت مامۆستا میدیاجان من یەکەم جار لە یەک دوو پرۆگرامی کەش پێما بێ باسم کردووە لە گۆرانە دینیەکانەوە دەسم پێ ڕاستیە وەختی خۆی ئامێری دەفم ئەژەند لەگەڵی شاگۆرانیم ئەوت وەختی خۆی ئەو دەمە لە سێسایە قوم لە ڕاستیە لێەوە دەستم پێکرد گۆرانە دینیەکان مناجات بوو یا وەک عەرە بڵێ مەداح مناجات شاری تەسەوفی وا دەکات ئەوانە بوو زیاتر دواتر لە ساڵی 96 مامۆستایەک لە سێسایەق ناوی خەلیل بوو کاک خەلیل چەبوو لە مامۆستا خۆشەویستەکانی من کە ئامێری سازی ئەژەند منی بان کردوتی دەنگی تۆ خۆشە و من حەزەکەم زیاتر ئەمە جارێت تۆ دەفژەنی تو دەنگیشی ئاشکرا بووە ئەی بۆ نایەکە چۆن ئاوڕدایە لە نایەکە لەمەوە دەسم کرد بە گۆرانیتم بۆ نەیەکاش هەر لە بەردەمی ماڵی ئێمە ئەو کاتێکە لە سێسایەق بووم مەکتەبێک دروستەکرا دووسێ وەستایی لێ بوو بۆ یاخیانە کرد بۆ یاخی مەکتەبەکەیانە کرد بینیان من لە ماڵەوە دەفمەژەن لە حەوشەکەمان بەرامبەری مەکتەبەکە بوو ڕۆژیانیان بانی کردم وتی تۆ دەفەژانی وتم بەڵێ وتی گوێمان لێ زۆر باش دەفەژانی وتم بەڵێ وتی منیش نەیەژەنم وتم نەی کام ئامێر ئاخر بۆن خەڵ بە باڵەوان ینی بە هەڵەی شتەکان بەکارێتەوە وتی من ناوی فارسی ئەژەنم ناوی ئێرانی ئەمی زۆرم حەز لێ بوو لە داڵەکەی بەڵام نەمزانی بوو چۆن ئەژەندێ بەڕاستی ئیترەوە بوو بێنایی و کەژاندی و کردێ بەینی دانیەوە ئەسپی پێکرد من لەو لەحزەوەتە بەڕاستی عاشقی و ئامێرە بوو دووسێ جار وتم بێرە دەسم بۆی تۆزێک فوی پیا بکەمەوانە هەر نەی ئەیامێ ئەو تێمە ئامێری خۆمە و تایبەتە ئیتر لە ئیشاردەوە ڕۆژانە چوون بۆ بازار بۆنونە بە پێ ڕۆشتن مەسافەکەی دوور و درێژ بوو سعاتێکیان پێ چوە چوون بەران خواردوهاتنەوە منیش بەدزیەوە چوم نایەکەم دەرێ نەفوم پیاکرد یەکێ لە هاوڕێ عزیزەکانیشمە ئێستا ناوی کاک فەرهادە هەر لێرێ لە سابونکەران وەرشەی کۆسرتیان هەبوو ئیشی بۆ یاخۆیانە کرد دوای بووە برادێکی زۆر بەڵێ ئەم شەو بۆ ئەم بەرنامە بەخێ نایەکەت نەهێناوە دوایی بەداخۆ ئەم شەو نایەنا لەگەڵ خۆم گۆرانی بێژات شەو گۆرانی ژەنیار ناتم کاکارۆنیان بەرهەمی دووەمەچی عزیزەکەی من گۆرانی ڕازیانەمان ئامادە کردووە فۆڵکلۆرە گۆرانیە ئەم گۆرانیە کاک دارا هەورامی ژوتێتی وەختی خۆی بە مناڵی جۆم لێ بۆ خەڵک دێڵە ڕەنگە بەڵێ خەڵکی کە ژوتێتی من ئەسەکەم فۆلکلۆر بەڵێ مامۆستا نازر ڕەزازی ژوتێتی بەڵێتە ئێمە بەم شکڵی مۆسیقاکەی کە بە مامۆستا ناسر کراوە بەو شێوەیە بەڵێ خۆشەویستان ئەچینە خزمەت دووەم بەرهەمی کاکە کاروانی نایی با فەرمێ
رزيانة رزيانة واقلب الريحانة رزيانة رزيانة واقلب الريحانة يربط غناية لو درو هيوانة يربط غناية لو درو هيوانة لو درو هيوانة زحف بيردم تارد منديل زحف بيردم براوة خيلي داسك كردم براوة خيلي داسك كردم رزيانة رزيانة واغلب ريحانة رزيانة رزيانة واغلب ريحانة يربط عيناي لو درو هيوان يربط عيناي لو درو هيوانا لو درو هيوانا بيرم جلاتا شوان تاورو بيرم جلاتا روح بروانا نخاك فاتا روح بروانا نخاك فاتا رزيانة رزيانة واغلب ريحانة رزيانة رزيانة واغلب ريحانة يربط عيناي لو درو هيوانا يربط عيناي لو درو هيوانا لو درو هيوانا چشمت فراموش کردن یانه چشمت فراموش کردن مربادت ندام کشرتی وردن مربادت ندام کشرتی وردن رزيانة رزيانة واغلب ريحانة رزيانة رزيانة واغلب ريحانة يربط عيناي لو درو هيوانا يربط عيناي لو درو هيوانا لو درو هيوانا دستان خوش بيت دمت خوش بيت كاكا كاروانجان اما زياتر لو ستايلي كاكدارا ونزيق وانيا امان نا بمشوي ما وصلنا عصر وتويتي موسيقى كشي بما بما وصل رزق خوشنا وعمدي كردو والله لا الكراواني كم قرانيا ام سيدي بما بين الاوروبا تو لا اوروبا بل ليش بيكون باص واي دسو دمت خوش بيت كاكا قادر جان قرينو لا جنابت إن كان ريزبند كيد أو برهماني حتى بشانو بدراما وأجر بينر بيريام كيتو لتشوشيا بجداريس كردوه. بله البته ويكا توماكرا أو تلفزيون كم ترى لويكا تومار نكراوا. بايا. بلام ويكا زياتر خلق بينري في عشنابو شانو قريت شخ ما خبو. ما خبو
جنابتان کەمال و معرف بوون ئەو دوو کەسایەتی من لەگەڵ کاک ئازاد جەلالە بەڵێ من و کاک ئازاد جەلال من کەمال بووم ئەو ئەویش معرف معرف بووم بوون بەڵێ ئەوە چەخماخە ئەوەی ساڵی بۆ تۆمارکردنەکەی چواری دوی هەفتا و سێ بەڵام پێشتر بە دوو مانگی 12/72 لە هۆڵی چارەکی قوتابخانەکان لە شانۆ کراوە دواتر براوە تەلەڤیزیۆن دوڕۆ لەسەر شانۆ کرا ئەمە چەخماخە ئیتر لە دوایەوە تاوان ئەڵبەتە قوتابی بووین ئەبێ جایەک ئاگاشمان لە دەرس و دەرەوەکانیشمان ڕاستە ئەی شانۆ لە شانۆچی بچوو بەشداری کردووە وەڵی شانۆکانم زیاد لە 15-16 شانۆ گەری بەشداریم تیا کردووە بەڵامی تر ئەو کاتەی ئێمە دیارە زروف گۆڕانکاری زۆر بەسەرا هەجاری وایە کارتێکردنی زروفەکەەوە لێکە هەنێجار دوورکەویتەوە هەنێجار دا ببڕی لەبەرەوەی زەخ فشارێکی زۆر هەبوو لەلایەن ڕژێمەوە ئەو کاتە دیارە مەسەرەن دابڕان دروزە بێ ئەو شتانش بەدەست ئێمە نییە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئیتر من هەر بەشدارم بەڵام پێش ئەو کاتە شەر بەشداری چەند کاریی کەم کردووە بەڵام بە شێوەیەکی وا گەورە ناکە وەک چەخماخە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە چ گروپێ بوو چتی پێ بوو بەڵێ تیپی پێشڕەوی شانەی کوردی بوو ئەلبەتە تی پێشڕەوی شانەی کوردی چەخماخە دووەم بەرهەمێتی پێشەوە لانەوازانی کرد کە تقریبا گروپن بەڵێ بەڵێ هەمان گروپە بەس ئەو نەخرایە سەر شانۆ ڕاستەوخۆ لە تەلەڤیزۆن تۆمارکرا و کاتێک کە تەلەڤیزۆن ڕەشوسپی بوو دوایەوە شانۆگەریشی کە کرا بە ناوی ڕەجەب و پیاوخۆران کەەوە شانۆگەریشی زۆر بەهێز بوو گڕوتینی ئایەوە بە خەڵک پاژەوەی کە شۆڕشی کورد مەئامەرەی لێکرا خەڵکەکە بێهیوا بوو کە زانیان ئەمە هانانی خەڵکە بەوەی کە هیوا پێیاکەن شۆڕژ دروست دەبێتەوە ئیتر ئاسایی شوینی ئەو سەردەمەی ڕژێم هاتنە سەرمان و نەک ڕایانگەر هەر ئیهانەشیان کردین تەری و لێمانە بەڵکە خارتۆ ئەو کەسایەتی بەرجەستەیەکی زیاتر کۆمێدیا یا کەسایەتی جادە یا هەڵبەتە من نامێ باسی ئەو حاڵەتە ڕەنگە ئەوێەوە جمهور ئەو ڕایە باد بەڵام من خۆم ئیمانی خۆم بەوە هەیە کە توانم هەیە لە هەردووچانە سەرکەوتوو بم چونکی هەم کاری کۆمیدیاشم زۆرە کاری جادیشم زۆرە ڕەنگە ئەوەی کە خەڵک بینی بێتی مەسەرەن کە زیاتر لەم ئاخیرەیانە وەکو هەر سێ بەشی گەردەلول و درامای سایە و خانەکەی حاجی ئاغا و غوربەت و بەرنامەکانی هەموو ڕنگ کە ئەو کاتە بەرنامەی بەردەوام زیاتر لەسەر مەسەلەی کاریکاتێر چکم ئەو بەرنامانی کەوکو کەشکۆڵ و وەکو مەسەرن بەرنامی بەڕامانە زیاتر کاریکاتێرین لەینۆ سەر ئەوینە ئەو بوارش بەڵێ خۆشەویستان بەردەوامین لە پرۆگرامەکە ئەمجارە دەچینەوە لای کاکاروان بزانین بەرهەمی سێمی چییە و خۆی مشاوەرەکە لای کاکە ڕاستیەوەیە کە دەڵێن ئەمڕۆ دەشت و کێوش کە دەڵێن بە قسەی لەسەر بکەین کە دەڵێن ئەم ئاوازە مشتومڕی زۆر لەسەرە ڕێی خۆت وڵێ لەسەری ئایا کوردیە یا عەرەبیە یا تورکیە وڵی قسەیەکەیە ئەڵێن ئەم ئاوازە کوردیە بەڵام من بە بۆچوونی خۆم وەکۆی کە هەم خۆم مۆسیقیم بۆ بیر و بۆچوونەی هەما ئەم شکڵی ستایلی گۆرانیە عادەتەن لە مۆسیقای کوردیان نەبووە لە مەقامی ڕاستەوە بێتە حیجازۆ زیاتر لە سکێڵی مۆسیقای عەرەبیا هەبووە بەڕاستی ینی هەست ناکەم ئاوازەکە کوردی بێ بەڵام مامۆستای گەورە مامۆستا خالقی ئەوەنە بە کوردیانە و توێتی بڕوان پێ بکە ئەسڵەن کە گوێگری ئەسڵی ئەمە کامل ئەم گۆرانیە کوردی بەڵێ ئاماژەکەن بۆ فریمێکی عەرەبی مسری عەسابەت النیساء ئازان تڕوبیشی تایە سەباحیشی تایە ئەم ئاوازە ئەوترێ لەو قەدیمە زۆر قەدیمە بەڵێ جامێ باسیەوە بکەم ئەو فلیمە لە هەفتاکانە لە سینەماکان عەرزکرا پێشەش کرا بەڵام مەلاکەریم ئەوتان بیر نەچێ مەلاکەریم لە سیەکانە لە ئیسیواناتێک وازم لە تاران تۆماریەکات لە سیەکانە هونەرمەندێکی کورد ئەمەی وتی بێت بە شەرتێ مەلاکەریم خۆی خەڵکی ڕەشەڵاتە خەڵک سلێمانی نییە بە ئاسڵ زۆر لەگەڵ ئازەری و ئینەکانە ژیاوە چۆن بەرکەوتنی کوردەکان لە کەرکک لەگەڵ تورکمانەکانە ستایل تێکەڵەکەن یا بەرکەوتنی کورد لە کەرکک لەگە عەرەبەکانە ستایل تێکەڵە بێ
لێەوە من کە گومانمێ کوردیە چکم لە مەلاکەریم کۆنتر بەڵێ ئەرشیفێک نییە ئاماژێ بۆ بکەین زۆر جارەوەش لە پرۆگرام لەبەرەوەی ژێرنەوە بۆ کوردی ئەم باچی دوایە بەرحاڵ قسەیە هەیە ڕاستە بەڵێ بەرحاڵ منەوە ڕێی خۆمە ڕەنگە واش نەبێت بەڵام ئەوە ڕێی خۆمە من تقریم بە وردی لەسەر ئەو مۆزوانە قساکەم ئەچینەوە خزمەت دەنگە خۆشەکەی دەنگە بە سۆزەکەی کاکاروانی نەی لە گۆرانی کە دەڵێن بافرمێت. سرگردی یار ببینم لجهان داغول یکی رنگینم دەستان خۆش دەمتان خۆش هەمیشە و دایم سەرکەوتوو بن. ئەمەوێ خێرا بە سەریعی ئەو گروپانە باسکەی کە کارە لەگەڵکردنەوەی گلەیمان لێن نەکەن زیاتر لە تۆەکەن حەقیشان هەیە بەسەرتەوە. ئەلبەتە من سەرەتای کاری هونەری وەکوتم لە قوتابخانە و دەستم پێکرد بەڵام دوایەوە بۆ یەکەم جار چوومەتی پێشی هونەریەوە کە ویش تیپی پێشەوی شانەی کوردی بوو. بەڵێ ئەوەی شێکە لەو تیپانەی کە بەڕاستی تەنها تیب نەبوو قوتابخانە بوو دامەزراوەیەکی هونەری گەورە بوو چونکی پڕبوو لە خەڵکی ڕۆشنبیر و نووسەر و شێوەکار و ئەو شتانە. ئەوە یەکێکە لەو یادەوەریانی کە من هەمیشە شانازی پێوەکەم تی پێشەوی شانەی کوردی لەو سەردەمانەیە شان بەشانی تیپەکانی کە بەس بەڕاستی پێشڕە بوو یان هەرچەند دواتر با بڵین باڵێکی لێ جیا بۆ مەڵێ تیپی سالار. اینجا دوایەوە چوومە تیپی هونەری ڕەنگاڵەوە کە ئەوەش تیپێکی تازە دامەزرا بوو کە لەو کاتەیە تر بەهۆی بارودۆخی کوردستانەوە کە باڵێ کە کارەکان ڕەها بوون و دەستکرایەوە بۆ کاری هونەری زیاتر لە 12 شانۆگەری کە هەموو ساڵانە ئێمە شانۆگەریمانە کرد. تیپی ڕەنگاڵە ئەو ڕێچکەی شکان کە شانۆگەریەک 10 ڕۆژ یا 15 ڕۆژ
بەردەوام بێ شانۆگەریمان هەبوو ئەچووە 3 مانگونی و کە ئەوە ژمارەیەکی زۆر گەورەیە نسبەت دواتر عالەمی کاریکاتێر زیاتر بۆتان واڵا بوو ئەو چترەوە کە تەلەڤیزیۆنێک بوو ڕەنگاڵی کۆکردوانێ زیاتر برەوتان نابەچی بە کاریکاتێر ئەلبەتە بە ئێمە ئەومان بیر نەچێت کە لە ساڵی حەفتاکان سەرەتای حەفتاکانەوە کارکردن لە کاریکاتێرە هەبووە مەسەلەن باڵێ تیپی هاوڕێیانی گەزیزە کۆمەڵی کاریکاتێری جوانیان کرد لەوانە مەسەلەن دەوەن بە ئاش مشتەی ناو هەمانەکە هەروە بێتەوە ئەوەی لە خەتا گیرا ئەوان نین ئەوان جیاواز بوون لە دوای ئەوە تیپی نوادنی سلێمانی چەند کاریکاتەرێکی زۆر بە هێزی کرد لەسەر مەکری ژنان بەڵێ ئەوانە کاک سەڵاح باڵەبەرز کاک سەڵاح باڵەبەرزی ڕەحمەتی هەزار ڕەحمەت لە گۆڕی مامۆستا سمکۆ ڕەحمەتی ئەوانە چەند کاریکاتەرێکیان کرد زۆر بەهێز بوو لە دوای ئەوەش کاک مەکی حاجی مەکی ڕەحمەتی خۆی لەبێ کۆچی دوایی کرد چەند کاریکاتێریشی کرد ئیتر لە دوایەوە من بە شێوەیەکی بەربڵاو نەمبینی هەتا لە دوای ڕاپەڕینەوە ئیتر لە ساڵی 92ەوە کاریکاتێر لە ڕێگای تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە گروپێکی هونەرمەندی بەتوانە بەرنامەی کەشکۆڵیان پێشکەشە کرد کە جێی سەرنجی خەڵک بوو دیاردەرجێوەکانی ناو کۆمەلگایان پیشانی خەڵکەیە بەردەوام بوو هەتا ساڵی 96 ئەوانە لە دوایەوە بوو بە ئێمەش وەکو تیپی ڕەنگاڵە بەرنامەی هەمەڕەنگمان پێشکەشە کرد زیاتر لە 300 بەرنامەمان پێشکەش کرد دوایەوە جا بەرنامەی بەرنامە کە ئەمانە بوون بە خزمەتێکی گەورەی هونەریان کردووە و دیاردەرجێوەکانی ناو کۆمەلگایان بە شێوەی کاریکاتێری و تەنز و کۆمیدی پێشکەشی خەڵکە کرد بەڵێ خۆشەویستان ئەو ئەکتەرانە ئەو هونەرمەندە بە ئەزمونانی کە نەماون لە دنیای و گیان هێشتوین ماڵیان ئاوە خی گەورە بە بەهشتی بەرینیان شادکای شەڵ ئەوانشی ماونەتەوانێ وەکو کاقادر و ئەمسالی خی گەورە تەمەنی نوحیان باتێت تەمەندار بنی شەڵات تەمەند درێژ بن خۆشەویستان کاتی ئەواتۆ منیش بەرەمێکتان پێششکەم بە خۆشحاڵیەوە شرای دیوانی شو سوتانه فرو بالم قاصیدم نرد شوێنێ کە بێی ببینی حاڵم نەهاتی تا تۆزی کوڵمت بەلێ و بماڵم خاکی دنیا بەسارم خۆراشی کۆی زخاڵم تازە بخۆم دەزانێم دەزخەرۆی سەڵ بە ساڵم شێخ بەتاح شەمحێنی باشتی سەر ڕۆی زەمین شێخ بەتاح شەمحێنی باشتی سەر ڕۆی زەمین دیسان یاڵە و یاڵەکەم بە عەشقی ڕۆمەهجەبین فەرهادی چین بۆ نەهات لەوەیەکی خوازە شیرین فەرهادی چین بۆ نەهات لەوەیەکی خوازە شیرین نازان و دوعی بدبو
بوي أمرهم بابيقانا شربي حبب ما ديوانا هلقلنا مرادانا دشتو سيران قابردم بقرم قوشي ميخانا شيخ فتح شمحيدين باشتي سروي زمين شيخ فتح شمحيدين باشتي سروي زمين ديسان يالا ويالا كم بعشقي رومه جبين فرهادي شنبون هاد لبي بيك واز الشيرين فرهادي شنبون هاد لبي بيك واز الشيرين قولي باقي عواتم تاكيدي لي لمالي بلبلي أراز ويضل بودي دارد دنالي علي وقمري باجود ربكانا دورا يالي دملني ودملني بخم لجياتي خميس علي أنا سمعتك الكين غمي دنيا دمالي شيخ فتح شمحيدين باشتي سروي زمين شيخ فتح شمحيدين باشتي سروي زمين ديسان يالا ويالا كم بعشقي رومه جبين فرهادي شنبون هاد لبي بيك واز الشيرين فرهادي شنبون هاد لبي بيك واز الشيرين دستان خوش بيت سپاس کاکاروان سپاس دەکەم مەمنونم حەزەتی کێشەجنای بێشێ بەڵێ خۆشەویستان لە ئێستایە من پرسیارم نەماوە دەڵێم کا قادر تۆ پرسیارێک لە من بکە یا ڕخنەیەکم لێ بگرە یا تێبینیەکە بۆ بەڕامەکە بێ فەرموو ئامۆژگارێک بۆ بەڕامەکە بۆ جوانکردنی بۆ باشکردنی بە مایکەکە گەر فەرمیت من دەستخۆشی لە ڕێخەر و ئامادەکار و پێشەرکاری ئەم بەرنامەیەکەم ئەوەمان بیر نەچێ ئەم مۆسیزیانە بەڕێزانە زۆر ماندوو بن من دەستیمان و بوونیان نەگوشم سەرکەوتوو بن ئەلبەتە هەچی بەرنمەیە کە خۆشی بخاتە دڵی بینەرەوە بەرنمەیەکی خۆشەویستە من پێم باشە ئەم بەرنامانە زیاتر برە و بە گۆرانیە فۆلکلۆری ئەسڵەکانی کوردی بدرێ پاژەوە هەموو جارێک ئەگەر هونەرمەندێک بەسەر بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە لەو تەمەنانەیە مناڵ بوون یا لەدایک نەبوون شارەزایەکیان هەبێت لەوەی کەوە هەنەری کوردی پێشخانێکی گەورەی هەیە کە دەوڵەمەندە بە هەموو شێوە جوانەکانی هونەر ئەوە بزانێت کە ئەم شارە شارێکی زیندووە بە خۆڕایی ناوی نەنداوە شاری ڕۆشنبیری ئەلبەتە هەموو هۆکارە جوانەکانی هونەر لەم شارەیە بوون و هەن و لە دێر زەمانەوە ئەوە ڕوون و ئاشکرایە من هیوای سەرکەوتنی بەردەوامتان بۆ خوازم هیوادارم بەردەوام من لەم بەرنامانە لەبەرەوەی کە ئێمە لەم ژیانە قورس و ناخۆشەیە هەندێک جار پێویستمان بەوەیە کەوا ئارامیەک بین بە مێشکی خۆمان ئەوەش کە ئەو شتە ئەسلی لە جوانانەمان بیرکەوێتەوە لە هونەر و لە مۆسیقا و لە دەنگی ڕەسەنی وەک مامۆستا کاروان کە بەڕاستی دەنگێکی زۆر بە سۆز و ئەسیل و جوانی هەیە هیوای بەردەوامی بۆ خوازم ئێمە شیوای سەرکەوتنی بۆ خوازم شەموتان سەربەرز و سەرفراز بن دەستان خۆش سپاس بە جەنابێت شکا پیاجان سپاس بەڵێ ئەگەر مایکەکە بیتە دەست کاگۆران کا قادرجان کاگۆران زین چی هەیە بۆ کاکاروانی نای بۆ حکومەی کە ئەمیش ژەنیارە موزیسیانە تۆ تێبینی چیە لەسەر کاکاروان بە لە مۆسیقیەکەوە ئێمە جۆمان لە تێبینەکان بێت
ئامۆژگاری چی بووی تێبینی چی بوو داواکاری چی بوو بەڵێ بامش بۆیە تووشت دەکەم دوای ڕستێکیش پێوە بگرێت چی تێ بۆ کاکە کاروان کاکە کاروان هاوڕێی دێرینمە زۆر کارمان کرۆبێکەوە لە ئستۆدیۆ من خۆشحاڵم کە بینیمەوە جارێکتر بەو ناونیشانەی کە ساڵەیان هەبوو لام گۆرانی تۆمار کرد ئامێرەکان هەمووی خۆی ژەنی یعنی کەمانجی کردوایی بەڵێ هەمووی کەمان نای دەف ماشەڵڵا ساز ئێتر من هیچم پێ نییە تا زیاتر بڵێم هەرۆ ناڵم سەرکەوتوبی کاکە کاروانگیان کاقاریانش تۆ دایمە برای گەوری ئێمە بووی دامە سەرکەوتوبی ئیشەڵڵا کاکە میدیاگیان شکمایکم بینی خۆشت مەپەڕێنە خۆشت مەپەڕێنە تۆ چی تێ بۆ کاکاروان ڕابەس دەستخۆشی و سپاس بۆ ئەو هەموو هونەرە جوانە منی شوێ سەرکەوتنی بۆ خوازم هەمیشە برایەکی ئەزیزمانە سپاس بۆ کاکڕاستی هەڵبەتە منە بێ قسە بکەم چکە من نازانەکەم پرۆگرامە میوانم لەگەڵتانە دەستخۆشی لە جەناب دەکەم لە سپاس دەکەم شاشە جوانەکە دیمانەکەم و لە میوان ئازیزانەش هەر بەخێر بێن کاکە کاروان طبعاً هەروەک ڕێزی ئاماژەی پێیا هاوڕێی دێرینمە هاوڕێی کۆنمە یادگاریمان زۆرە کاری هونەریمان پێکەوە زۆرە من هەموو جار پێم وتو وتومەتۆ ئاڵتونیشی لەناو هونەری کوردیاوە بە کۆمنتی چارجار بووێن چاوەکانی مازەکەم هیوادارم هەر بمێنەوە نمونەی زۆر بێت حەزم کرا مەتحوسەنایە لە زاری منەوە نەبێت هەر بەتەنیا زۆر سپاس مامۆستا ئێوە هاوپیشە و هاوکارن تواناکانی پێزان چۆنە خۆشەویستانە هاوڕێی قەدیمی منن بەڕاستی کاکە پێشکارەوە هەر ساڵانێکی زۆر یەکێکە لە مامۆستا جوانەکانی واری گۆرانی مۆسیقا و ژەنیارێکی زۆر باشە کاکە ڕاستیەوەی تر پێویست بە وەسف ناکات هەمیشە لە شاشە دیارە کاکە بابان بەو جوانیە و قانونا ژەنێوە یەکێکە لە ژەنیارە زۆر باشەکان مامۆستا تایەری ئەزیزەوە لە قەدیمە قەدیمەکانە پێکەوە ئیشمان زۆر کردووە هەم بەڵێ و ئەمڕۆ وەک جارێککە گەڵێم زۆر جێگای شانازیمەکە لەگەڵ مامۆستایەکی گەورەیەک و مامۆستا خارجەلال بەڕاستی من بە خۆشحاڵیەوە چەند بەرنامەیەک ئاوا بەریەک کەوتوین من بەڕاستی شانازی یەکەم کە ساڵانێکی مناڵ بوو مامۆستان بینەوە ئێستا دانیش من لەم پرۆگرام لەگەڵێ بەڕاستی جێگای شانازیمە و لەگەڵ تۆ مامۆستا میدیا بە تایبەت لەم گروپە خۆشەویستم ڕۆ خۆشحاڵ بووم بەڕاستی لەگەڵیان دەستی تەواوی ماندووبوونی خۆشەویستانی پشتی کامێرا گۆشم کاکە پێشەوای هاوڕێمان موزیسیانی جوان کەم ڕۆ ئیشی دەنگمان بۆکە غەفارەوەکە 2 هەفتەیە تەلەفۆنم بۆکە و ماندووە بین پێکەوە قساکەنەوە هەمیشە پیاەکی جوان و ئەزیز ماندوو لە بوارەکەی خۆی بەڕاستی سپاس بۆ تەواوی کارمەندان و خۆشەویستانی کەناڵی دیمەن و سپاس بۆ بینەران کە دوابەرهەمان چیە کاکاروان دوابەرەمان خۆشەویستان وتیان گۆرانێکی با مامۆستا حەسەن زیرەک بڵێن گۆرانی دینەمە ڕۆ دینەمانە کاتی خۆیەتی بەڵێ خۆشەویستان دوا بەدوای ئەم گۆرانی حەسەن زیرەک بەدەنگی کاکاروان ئێمە ماڵاوایتان لێکەین تا پرۆگرامێکی تری بەرنامەی ئاوازیمە بەخوای گەورتان ئەسپێرین هەر شاد و سەفراز بن. قسم بدو چاوی مسندین امرادینه بجوتی امروی پیوستن خالقی آمینه دم بازن لمون السندین امرادینه دم بازن لمون السند خالقی آمینه قسم بدو شاوي جوان الدين يا مارودين
بدو بروي مثلي كمان خالك ينسريني وبدما كوتي قربان الدين يا مروديني من دم كوتي قربان البحر لبراميني قسم بقولك وبرجع الدين يا مروديني خالي جواني دور إدام خالك يا أميني دب بشاريك غام الدين يا مروديني من دب بشاريك غام البحر لبر أميني